پەتا یاخود هەڵامەت زیاتر لە وەرزی سەرمادا سەرهەڵ دەدات، بەڵام دەگونجێت لە هەر کاتێکی دیکەی ساڵدا سەرهەڵ بداتەوە. نەخۆشی پەتا نەخۆشیەکی ڤایرۆسیە، بەهۆی چەندین ڤایرۆسەوە دروست دەبێت کە باوترینیان ڕاینۆ ڤایرەسە. نەخۆشیەکە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ دەخایەنێت و پاشان تەواو دەبێت. ڤایرۆسەکە لە ڕێگەی هەناسەوە دەڕواتە دەم و چاو و لووت و قوڕک. پاش ئەوەی ڤایرۆسەکە لە دەم و قوڕگ و لووت و چاو و بۆشایە ئێسکەکاندا دەمێنێتەوە، واتە بەشی سەرەوەی بۆریەکانی هەوا، ئەو کات کەسەکە تووشی نەخۆشیەکە دەکات. بۆیە سیستەمی بەرگری دژەتەن دروست دەکات و هێرش دەکاتە سەر ڤایرۆسەکە و تێکی دەشکێنێت. هەروەها مادەیەکی سەوزباوی لێخن کە پێی دەوترێت میوکەس یاخود پێی دەوترێت ئیفرازاتی لووت دروست دەبێت و دەوری ڤایرۆسەکە دەدات. هەروەها ڤایرۆسەکە دەگرێت. لە کاتی دەرکردنی ئیفرازاتی ناولووت ڤایرۆسەکە فڕێ دەدرێتە دەرەوە. هەروەها لە کاتی قوددانی ڤایرۆسەکە ترشی گەدە ڤایرۆسەکە دەکوژێت. بەهۆی دروستبوونی مادەی میوکاس لە لووتدا لووت دەگیرێت و پژمە و کۆکە بۆ نەخۆشەکە دروست دەبێت. هەروەها مادەی میوکاس لە بۆشایە ئێسکەکاندا کۆ دەبێتەوە و نەخۆشەکە تووشی سەرئێشە دەکات. وردە وردە نەخۆشەکە بەسەر ڤایرۆسەکەدا زاڵ دەبێت و نیشانەکانی کەم دەبێتەوە. پەتا نەخۆشیەکی باوە و لە جێگایەکی وەک وڵاتی ئەمریکا ساڵانە نزیکەی 1 ملیۆن کەس تووشی پەتای ڤایرۆسی دەبن.